سبەی لاوانی نەورۆز بارانەری نوێەوە یەکەم یاریخۆی لە وەرزینەوەی خولی نایابیانەکانی عێراق ئەنجام دەدات. لاوانی یانەی نەورۆز بۆ دووەم وەرزی لەسەر یەک بەشداری یاریەکانی خولی لاوانی عێراق دەکەن و تیپەکە بۆ ئەمساڵ گۆڕانکاری بەسەردا هاتووە و وەک ڕایەنەر متمانەی بە ئازاد حاتەمداوە و نزیکەی 10 یاریزانی ساڵی ڕابردوو ماونەتەوە و 4 یاریزان لە تیپی تاسە پێگەشتوانەوە سەرخراون و نزیکەی 7 یاریزانی نوێش پەیوەندیان بەیانەکەەوە کردووە و تەنیا 1 یاریزانی عەرەبی لە خۆگرتووە و لە ئێستاشدا ئامادەکاریەکانیان بۆ دەستپێکردنی خولەکە چڕ کردوتەوە. ماوەی ئامادەکردنمان بە گوێرەی ئەوە نەبوو کە لە تۆمۆحی خۆمانابێ تۆزێ دواکەوتین لە دەستپێکردن و ئامادەکردنی تیپەکە. هەدەفی سەرەکی ئێمە پێگەیاندنی یاریزانە بۆ تیپی پێشکەوتوان. ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە چاومان لەوەیە کە بتوانین ژمارەیەکی قورس بین لە خولەکە، بتوانین هەدەفمان بپێچین بەوەی کە زۆرترین قۆناغ ببڕین لە هەتا نزیک بوونەوە لە بەدەستێنانی نازناوی خولی عێراق. 5 ساڵە لەیانەی وەرشی نەورۆزم و هەر یاریزانێک ئاواتێکیە. ئاواتی منی ژەوەیە کە خزمەت بە تیپی پێشکەوتوان و ئیشەڵا ناوێکی متەخەبم جایتە چ لە شەبابێ لە ئۆلۆمپیان متەخەب عێراق دەرەجەیەک. ئامانجیشمان لەم ساڵە ئێمە پاربەشداریمان گەڕوە خۆ دەزانین نەتیجەیەکی باشمانە بوو بە جیاوازی گۆڵ لەگەڵ شورتای سەر نەکەوتین بە قۆناغی کۆتایی بەپێی تەجروبەمان کە پاربەشداریمان کردو یەکەم ساڵمان بوو ئەم ساڵ دووەم ساڵمانە. ئامانجی ئەمە ئیشەڵا پلەکانی پێشەوەیە و یەکەمی یان دووەمی بێنینەوە بۆ شاری سلێمانی. وەرزی ڕابردوو تیپەکە بە جیاوازی گۆڵ لەگەڵ یانەی شورتە نەیتوانی بگاتە قۆناغی 4 گۆشەی زێڕین و نەورۆز پلەی پێنجەمی بەدەست هێنا. یانەکەی شاری سلێمانی لە کۆمەڵی سێمی ناوچەی باکووردایە هاوشانی یانەکانی هەولێر و دهۆک و زاخۆ و پێشمەرگەی سلێمانی و شەرگات و گازی باکوور یاری دەکات و کە یاریەکانی بە شێوازی هاتن و چوون ئەنجام دەدرێت. بڕیارە لاوەکانی نەورۆز لە یەکەم یاری خۆیان ڕۆژی شەممە لە یاریگای کەمال سەلیم میوانداری یانەی شەرگاتی شاری کەرکووک بکەن. مەڕوان تالیب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.